هەر لەسەر ئەم دیاردەگەردونیە بەڕێز ئەژی چەتۆ حەسەن کە شارەزای بواری فەلەکناسیە لە هەولێر ڕاستەوخۆ میوانمانە کاگەژی زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 با بۆ پرسیارە دەست پێ بکەم کە بۆچی لە هەولێر و لە هەرێمی کوردستان نابینرێت خۆرگیرانی ئەم جارە؟ بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێز سڵاو لە بینەرانی خۆشەویست. بێگومان شوێنکەوتەی جوگرافی زۆر ڕۆڵی گەورەی هەیە لە دەرکەوتنی دیاردەی خۆرگیرانیان مانگگیران بەو پێی کە کاتێککە سێبەری مانگ بچووکە دەخزێتە سەر چەند ناوچەیەکی جوگرافی ناوچەیەکی زۆر کەم دەگرێتەوە. مەبەستمان ئەم بڕایەواتە سێبەری تەواو ناوچەی پینەم بڕاکە نیمچە سێبەر ناوچەیەکی فراوانتر دەگرێتەوە. بۆیە زۆر جارێ مە دەبینی لە هەرێمی کوردستان وەکو ساڵی 2022 کە خۆرگیرانێکی نیمچەیی مێژووی دەتوانم بڵێم ڕوویدا سەتان نزیکەی 65-70 خۆرگیراوە ڕێژێکی گەلێک زۆرە. جاو کاتێ تەنانەت هەستمان بە تاریکی کرد. بەڵام بۆچی هەموو ساڵێک ئەوکو جەنابەت ئەو پرسیارەت کرد تەنها شوێنکەوتەی جوگرافیا و کەوتنی سێبەری مانگە بەسەر ئەو ناوچە جوگرافیانی کە تێدا تێدەپەڕێت. زۆر جار خۆرگیرانەکان لە هەندێک وڵات دووبارە دەبێتەوە بەڵام ماوەیەکی زۆری دەوێت 20-30 ساڵ تا 90 ساڵ. بۆ نمونە بەیادی ساڵی 1999 کە لە 11 ئاب خۆرگیرانی تەواوی مێژووی ئەو خۆرگیرانەی کە بە تەواوی دیسان ڕوودەداتەوە لە 3 ئەیلولی ساڵی 2081 ڕوودەداتەوە واتە خۆرگیرانی تەواو. بۆیە شوێنکەوتەی جوگرافی زۆر کاریگەری هەیە. بەڵێ کاک ئەژی کاتی دیاردەکەم بۆ باس بکە ینی ئێستا ئاماژەت پێکرد کە بۆ نمونە ئەم خۆرگیرانی تەواوەتیت تا 2010 دووبارە نابێتەوە بەڵام چەند ساڵ جارێکم دیاردەیە لەسەر هەندێک لە وڵاتانە بینرێت؟ خۆی بەم معدل ساڵانە جاری وایە 2 خۆرگیران 3 مانگ گیران یان 3 مانگ گیران 2 خۆرگیرانیان 2 بە 2 جاری وایە ڕوودەدات. واتە ئەو دیاردەی هەموو ساڵێک دووبارە دەبێتەوە بەپێی گۆشەی ڕاستە هێڵبوونی هەردوو تەنەکە لە بۆشای ئاسماندا. ئەمە وا دەکات دیاردەکە ساڵی بۆ خۆرگیران جاری وایە 3 جارە جاری وایە 2 جارە و هەروەها بۆ مانجیش. بەڵام ئێمە خشتە هەیە تەمان خشتەی حیساب کراو هەیە تەنانەت بابلیەکانیش پێشتر دەیانزانی بۆ ماوەی 100 ساڵ زووتر دەیانزانی کە کەینێ خۆر دەگیرێ و مانگ دەگیرێ. بێگومان هەموو ساڵێک ئەو دیاردەیە بەڵام لە ناوچەی جیاجیا ڕوودەدات. هەندێک جا خۆرگیران لە ناوچەی جەمسەریەکان ڕوودەدات کەس ناتوانێت بشی بینێ. بەڵێ باسی کاریگەری دیاردەکەم بۆ بکە لەسەر هەسارەی زەوی ینی باس لەوە کراکە بەهۆی ئەم دیاردەوە هێزی کێشکردنی زەوی نامێنێ ڕەنگە ملیۆنان کەس گیان لەدەست بدەن بەم هۆکار. ئایا کاریگەریەکی بەم شێوەیە بێت؟ نەخێر سپاس بۆ خی گەورە مانگگیران خۆرژان هیچ کاریگەریەکی ئەوە وێرانکەرانەیان نییە. تەنها تەنێکی ئاسمانی دێتە پێش خۆر کەوە چۆن خی گەورەوەی خەڵک و هەر بۆ سیستەمە دەڕوات. بۆیە ئێمە کاتێکە مانگ وەکو تەنێکی تاریک تەنێکی ڕق دێتە بەرامبەر دیسکی ڕووناچی خۆر تەنها دیسکەکەی دیشی ڕووناچی خۆر دەگرێت. بەڵام هیچ کاریگەریەکی ئاوا فەوتێنەر و مەترسیداری نییە لەسەر هەسارەی زەوی تەنانە لەسەر بەرگە هەواش. بەڵام خوانە خواستە ئەگە مانگ زۆر نزیک بکەوێتەوە لە زەوی خوانە خواستە تەنانەت بە بڕی 1 سانتیمەتر لە پڕێکەوە کارە ساتی گەورە لەسەر زەوی ڕوودەدات. هێزی چێشکردن تووشی ینی شڵەژاوی دەبێت لەسەر زەوی و لافاوی گەورە و ئەو شتانە ڕوودات. بەڵام سوپاس بخوا ئەو شتانە هیچ لە ئارادانیە. مانگ و خۆر بە جوڵەیەکی زۆر ڕێک و پێک و سیستەماتیک وەک چۆن خی گەورە دروستی کردو هەروە دەڕوات. بۆیە ئەو پروپاگەندانێک کە بڵاو بۆتەوە بەداخەوە لە هەندێک لە کەناڵەکانی سۆشیال میدیا و هەندێک دەستگاکان ڕاگەن بن تۆزێک بەنام پرسانە مامەڵیان لەگەڵ ئەو دیاردەیە کردووە. ئەو شتانە هیچ ئەسڵ و ئەساسیان نییە. باشە کاگەژی هەمیشە هۆشداری ئەدرێلەوەی کە نابێ ڕاستەوە خۆ سەیری دیاردەکە بکرێت. بۆچی ئەم هۆکارەکەی چییە بۆ بێ لە ڕێگای چاویلکەوە تەماشای بکرێ خود لە ڕێگای دووربینەوە؟ بەڵێ چاوی مرۆڤ وەکو کامێرا وایە بیلبیلەی چاو کاتێککە لە شوێنی تاریک دەچێت ڕووناک دادەخرێت و لە شوێنی ڕووناک دەچێت تاریک دەکرێتەوە. کاتێک کە خۆرگیرانی تەواو ڕوودەدات واتە خۆر بە تەواوی لە ئاسماندا ون دەبێت زۆر کەس وا سەیری خۆر دەکات گیراوە دیمەنێکی زۆر جوان ڕەنگە دووربین بەکاربێت. دووربین دیمەنەکە زۆر گەورە دەکات تەبان نایەتە پێش گەورە دەکات.
تۆ لەو لەحزەیە کە مانگ لە پێش خۆر لا دەکەوێ بە هەزاران بەشی چرکەیەک ئەو تیشکە بە گوژمەی هەندێک زانایان دەڵێن وەکو ئەوەی 1 ملیۆن جار بەهێزتر یەکسەر دەکەوێتە نێو شەبەکەی چاوچاوش بێگومان بیلبیلەکەی بۆ تۆ چکە تاریکە یەکسەر ئەو گوژمە ئەو تیشکە بەهێزە ڕەنگە شوێربوونی کاتی لە دەستدانی ڕنگ بینینی ڕنگ یان زەرەر گەیاندن زیان گەیاندن بە شەبەکەی چاو دروست دەکات. بەکارهێنانی دووربین کامێرا تەلسکۆپ بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراونیە لە کاتی خۆرگیران ئیلا لە ڕێگەی بەکارهێنانی فیلتەر. بۆ ئێمەژۆکو بەرنامەیەکمان لە بەردەستا ڕوانگەی فەلەکناسی خۆر لە کۆلێژی زانست لە زانکۆی سەلاحەدین لە بەشی فیزیا زۆر جەخت لەسەر ئەو خاڵە دەکەینەوە کە هەر کەسێک هات سەیری تەلسکۆپی کرد مستحیلە نابێت بە هیچ شێوەیەک ڕاستەوخۆ سێری کات چکە دەست بەجێ چاوەکانی خوانەکات شوێر دەبێت لە کاتی خۆر جیران بوونەوە یان لە خۆری ئاسایی کە سەیری بکرێت. زۆر باشە. کاگەژی بە دوا پرسیارم ئەوە بێ کە کەی خۆرگیران لە هەرێمی کوردستانە بینرێت کەی ئەو دیاردەیە کە ڕوو بدات لە هەرێمی کوردستانی بینین. بەڵێ بە پێی حیسابە فەلەکەکان ئینشاءڵڵا ساڵی داهاتوو لە دوی ئابی ساڵی 2027 تقریبا 157 خۆر دەگیرێت دوی ئابی ساڵی 2027 کاتژمێر 11 پێش نیوەڕۆ هەتا 1.5 بەردەوام دەبێت ئینشاءڵڵا کە خواتەمەندە ئەو دیاردەیە لە هەرێمی کوردستان دەیبینین بەڵام دیسان دەیڵێمەوە نەکەن بە چاوی ئاسایی سەیری بکەن یان چاویلگە یان فلتەری تایبەت بەکاربێ ئینشاءڵڵا وەکوتە دەگەر خواتەمەند بە ئەو کات بەیەکەوە جارێکی دیکە گفتوگویەکەکەینەوە لەسەر ئەم بابەتە. سپاس دەکەم بەڕێز ئەژی چەتۆ حەسەن شارەزای بەرنامەی بۆ دادێنەوە کوڕێکخراوی ئێمەش بێگومان بەرنامەمانەوێ دەستخۆش.